بابەتی دەستگیرکردنی ڕێبەری گەلی کورد و گەلانی ئازادی خواست ڕێزدار عەبدوڵڵا ئۆجەلان دۆسیەیەکە کە دۆسیەکە کاریگەری لەسەر ناوچەکە و لەسەر بەتایبەتی گەلی کورد هەبوو لە شەخصی لە دەستگیرکردنی کەسایەتی بەڕێز ئۆجەلاندا ئەتوانین بڵین گەلی کورد دەستگیر کرا بۆیە هەر لە بیدایەتی دەستگیرکردنەوە هەتا ئێستا بەردەوام لە ئەوروپا و لە هەر چوار بەشی کوردستان و لەلایەن ڕێکخرا و دام و دەستگانی و دەوڵەتیەکانەوە و ئەوانی کە لەسەر ئازادی ئینسان وتیان هەیە بەردەوام مداخەلە هەبووە لەسەر و ئەساسە زیاد لە 20 ساڵە بۆ ئەو دۆسیە تێکۆشان هەیە تاکو بە فیزیکی ئۆجەلان ئازاد بکرێ سەرڕای ئەوەی کە بەڕێز ئۆجەلان لە زینداندا گۆشەگیر کراوە بەڵام توانیوێتی لە هاوکێشەی سیاسی لە ناوچەکە و لە جیهاندا ڕۆڵێکی کاریگەری هەبێ بە تایبەتی کۆمەڵە گۆڕانکاری گرنگی لە ناو کایی سیاسی و کۆمەڵایەتی لە دنیادا و لە کوردستاندا بە تایبەتی کردووە بۆیە چه دەستگیرکردنەکەی بەنسبەت گەلی کوردەوە دەستگیرکردنی گەلی کورد بوو لە ئێستاشدا گۆشەگیریەکی سەخت لەلایەن دەوڵەتی تورکیاوە کراوەتە سەری ئەو گۆشەگیریەش گۆشەگیرکردنی گەلی کووردە ڕێگریکردنە لە گەلی کورد لەوەی کە بتوانێت بە ئازادانە مارەسەی کاری سیاسی و ڕێکخراوەی خۆی بکە لەسەر و ئەساسا لە ئێستادا و لە دنیادا و بە تایبەتی لە کوردستاندا خەڵکانێکی زۆر تێکۆشن بۆ ئەوەی کە ئەو دۆسیە بکەنە دۆسیێکی عالەمی کە بۆ خۆی بۆتە دۆسیێکی عالەمی بەڵام لەسەرەوە ئیژەکرێت کە بە فیزیکی ئیش لەسەر ئازادکردنی ئەوە بکرێت ئەمە بابەتێک نییە ئەمە کە بابەتێکی ئاسایی بێ ئەمە واجبێکە لەسەر گەلی کورد چۆن گەلی کورد هەوڵەدا لە ناو کای سیاسیدا ڕۆڵ بجێڕێ ئەبێ بەشێک لە ئیشەکانیشی بۆ ئازادکردنی ڕێبەری گەلی کورد و ڕێبەری گەلانی بندەست بەڕێز ئۆجەلان بێ لەبەر چی لەبەرەوەی ئەو بە نوێنەرایەتی گەلی کورد لە ناو زینداندایە هەر بۆیە ئەمە وەکو فەرزێکی لێ هاتووە بەنسبەت ئێمەوە بە تایبەتی لە ئێستادا وەکو لایەنە قانونیەکەشی بە ئاشکرا پێشەلی یاساکرێ هەموو زیندانیەک لە هەر کوێکی دنیاە بێ و لەسەر هەر دۆسەیەک بێ مافی ئەوەی هەیە کە پارێزەری هەبێ کە کەسوکاری بیبینێ کە پەیامی هەبێ بۆیە لە ئێستادا ئەمەی کە تورکیایکە فەزیحەیەکی گەورەی قانونیە ئەوەی کە جێگەی داخە بۆ ئێمە ئەوەیە کە ئەو شخصە وەک پێویست لەلایەن پەرلەمانی ئەوروپا لەلایەن کۆمەڵێک دام و دەستگای گرنگەوە لەلایەن محکەمە نێودەوڵەتیەکانەوە بە عادلانە ئیش لەسەر ئەوە نەکراوە کە ئەمەی کە تورکیایکە بەرامبەر بە ڕێبەر ئۆجەلان بابەتێکی ناقانونیە و پێشێلێکی ئاشکرای یاسا نێودەوڵەتیەکانەکە بەرامبەر ئەو کەسایەتیاکرێ وەکو کۆتاشتم ئەوەیە کە پەیامێکم هەیە لەوەی کە بتوانین لە کوردستاندا بە تایبەتی لە ڕۆ قانونیەکەەوە چەندە پێمان ئەکرێ بتوانین لە دام و دەستگانی و دەوڵەتیەکان و بە تایبەتی دادگانی و دەوڵەتیەکاندا دۆسیەی تایبەت بکرێتەوە سەبارەت بەو کەیسە و هەوڵی ئازادکردنی بدرێت